لە بەشی دووەمی هەڵمەتەکەی شەوی ڕابردووی دەستگای دژە تیرۆر و ئاسایشی سلێمانی بەشی ئۆپەراسیۆن لە شاری سلێمانی 6 تیرۆریستی بەڕەگەز عەرەب کە ڕاستەوخۆ پەیوەندیان هەبووە بەو دە تیرۆریستەی کە لە پێنجشەوی ڕابردوو دەستگیرکراون لە هەمان کاتا دەستگیرا بەسەر چەندی کەلوپەلی تەقینەوە و TNT و بۆمبی چێندرا و C4 و نانوجۆکدا. ئەم 6 تیرۆریستە بە هەمان پلان و بەرنامەی پێشووی هاوکارانیان بە بیان و کارکردن لە کۆمپانیاکانی وەبەرهێنان کاریان کردووە و بەنیازبوون لە شەوی سەری ساڵدا و بۆ ئایندەش تەقینەوەی گەورە ئەنجام بدەن و لە کاتی دەستگیرکردنی ئەم 6 تیرۆریستە ڕاستەوخۆ دەستگیرا بەسەر کۆمەڵێک TNT کە ئامادەکرابوو بۆ تەقاندنەوە. لەو هەڵمەتەی دەستگای دژە تیرۆر و ئۆپەراسیۆن توانرا لێپسراوانی گروپی اختیار لە ناو شاری سلێمانی بە ناوەکانی ڕاکان تارق مەحموود و ئەیاد تارق مەحموود دەستگیر بکەن کە بەنیاز بوون تیرۆر و تەقینەوەی تایبەت ئەنجام بدەن. 4 تیرۆریستی تر بە ناوەکانی موئەید میسر عەبدولغەنی و محەممەد عەبدولسەلام فارس و خالید حازم عەباس و جاسم محەممەد عەزیز ئەندامانی گروپەکە بوون و ڕاستەوخۆ پەیوەندیان بە لێپرسراوانی بەشی تیرۆرەوە لە گروپەکە بوو و لە ئامادەباشیدا بوون بۆ ئەنجامدانی کردەوەی تیرۆریستی. شایانی باسا لە ئەنجامی هەڵمەتەکەی دەستگای دژە تیرۆر و ئۆپەراسیۆن کۆی دەستگیرکراوان گەیشتە 16 تیرۆریستی سەر بەرەخراوی دەوڵەتی ئیسلام و لە ناویاندا ئەمیر و لێپرسراوی گروپەکە و 2 بەرپرسی تیرۆری تیا بوو و دەستگیرگیرا بەسەر چەندی کەلوپەلی تەقینەوەدا. دەستگای دژە تیرۆر دووبارە سپاسی هاوڵاتیان دەکات بۆ هاوکاریکردنیان لەم هەڵمەتە و داواشیان لێ دەکات کە هەمیشە چاوکراوەتر بن و هاوکاری زیاتری دەستگاکانی ئاسایش بکەن تا پێکەوە ئارامی و ئاسایشی ئەم شارە بپارێزن.